بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لەبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. خۆشەویستان، لە کوردستان زۆربەی کارگەکان تایبەتمەند کراون بە ئیشێک لە بواری پیشەسازیدا. بەڵام ئێمە ئەمڕۆ لە شاری هەولێر سەردانی کارگەیەکمان کرد کە لەم کارگەیەدا لە یەک کاتە چەندین کار دەکات. ئێمە هەوڵە دەین لەم پرۆگرامە و لەم بەرنامەیەدا گرنگترینە و ئیشانە بۆی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. ئیشەکانی ما ئیشی ئاسنکاری بوو، ئیشی موادی ئەو تشتانە بوو. بەخۆی دەستی وەسایەتیشم هەبوو برێن ئەو شتانە هەموو خولیە و ئاواتمەوە بوو شتەکانمان پەرێ پێ بسینی. ئەلحەمدولیلا خوای گەورە نەجاحەتی داین و برێن شتەکانی پێبەخشین. ویستمان شتەکان خەڵکی سفادەمان لێ بکە، خەڵک نەفعی لێ ببینی. بەو شتەوە کە برێن شتەکانمان پەرەی پێستاند و سەفەرێکمان کرد چینە دەرەوە لە سین کە تەماشامان کرد. ئەمن ئەو جیازانەمان پێویستمان پێ هەبوو کە برێن ئەو ئینتاجانەی دەمانهینا لە دەرەوە دروست دەکرا، لە دەرەوە دەهات، مەسرەفی زۆر بوو، شتەکانی زۆر بوو، هەموو قیاسەکان بە دریمە نەدەهات، هەموو شتەکان بە تەڵەبی مە نەبوو برێن دەبا بە تەڵەبی وان و لەسەر شێوەی وان دروست دەبوو، دەبا زۆر مەسرەفی زیاد دەهات. هەستان فکرەمە هەست ئەو مادانەمە ئەو مەشینانەمان کڕی، مەشینەی هەو مەشینەی سیمیە و دوو مەشینەی چینکۆیە و هەم لەبەرەوەی خەڵکی ئیسفادەمان لێ بکەن بە خۆشمان ئیسفادەی لێ بکەن، حکوومەتەکەشمان ئیسفادەی لێەکە. کاک شاکر حەزەکەم سەرەتا باسێک لە دروستکردنی چینکۆ بکەین. حەزەکەم باسی هەنگاوەکانم بۆ بکەیت. ئایا ئێوە سەرەتا چی ئەکەن؟ پێشەچی بەخێراتنی تەلەڤیزیۆنی پەیام دەکەین کە توانینتان ئەم بەرنامە جوانە دابنێن بۆ ئەوەی یعنی بۆ ئەوەی پیشەسازی پێش بێخن لە وڵاتەکەمان و دەنجی کاسبکاران و دەنجی ئەوانەی کە دەیانەوێت ینی پیشەسازی پێش بێخن بگەین بە خەڵک. سەرەتا ئەمە پلێتی گارڤانایزە. ئەم پلێتی گارڤانایزە ئەزە بە هەموو سمکێکی هەیە لە سفرسی دەست پێ دەکاتن. سفرسی ینی لە ملیمەکی تەقسیم سەتیکەی دەکاسی دەست پێ دەکاتن هەتا ملیم و ملیمونی ویش دەتوانانی ئەو جیاهازە لێدا. ئەمە لە کوێ بۆتانین بۆەوە؟ ئەمە لە تورکیا دێتن، لە سینیش دێتن. تورکیا و سین و ئێران دەتوانێت بینی. گاروانایزەکەشی شێست مەقسەدەکەی چیە؟ یعنی لە مترێک مکعبی 6 گرام گاروانایزی لێدرایە. زۆر باشە. ئەمە پانی ئەمە چەندێ؟ پانی ئەمەش بە ئەندازەی بە کەیفی خۆتە تو بەس ئێستا ئەمە مەترێکی ڕێک دەمینێتەوە کە دەیکێ زەمەلۆن، مەترێکی سافی دەمینێتەوە کە دەکەوتەوە سەر یەکری بە خۆی دەکا مەترەک و 12 سانتین و نیم. زۆر باش. کاتێککە لە وڵاتانی کە خۆت باسیەکەی کە بۆ تانەگاتە ئێرە ئێوە چی بەسەر ئەم مادەیان چۆن ئەیخەنە ئەم بەشە؟ چکە ئامازانین ئەمە وەزنێکی تا ڕادێ قورسی هەیە، ناتوانین بەدەست ئەمە لە ڕێکارمەندەوە بخرێت. بەڵێ وایە. ئەمە کە دێت ێکوانە ئێمە کرێنمان هەیە بە کرێن دای دەبەزێنین، هەر کرێن سەخفی بڵێ دای دەبەزێن، چکە کرێن سەخفی نەبی ناکرێت، دەبێت ڕێگایشی بۆ کرێنشکە چۆڵ بکەیت، دای دەبەزێنین. دوایە هەر ئەندازەیە کە دویست دەتوانین بە کرێن داینە سەر ڕۆڵەکە. ئەمە ستاردی دەستپێکردنی ئیشەکەیە ڕۆلە لێکوانە یەکسەر ڕۆڵەکەی داوێ سەر ئەم ڕۆڵەی کە دەیسوڕێنیت. تۆ باسی سونگەکانت کرد وتت چەند سومکتان هەیە ئێوە لێرە؟ لە سفرسی هەیە هەتا ملیمی 1 ملیمی دەتوانین بەسەرێش دروستکەن، هەتا ملیمونی وەچی دەتوانین دروستکەن. طبعاً ئەگەر هەتاوەکو سومکەکە زیاتر بێت وەزنی چینکۆکە زیاتر بێت. طبعاً ئەوەش بەپێی ئۆردەر بەپێی تەڵەبی خەڵکیە بێت. بۆ نمونە ئەو کەسێک کە بۆ نمونە داوای چینکۆیەک لێواکە پێتان ئەڵێ کە بۆ نمونە بە چەند ملیم بۆی بکەن. عسب ئۆردەرە ئەو کەسێک کە چ نەوعیەتەکی دەوێتن
دەیوێتن سوک بیتن یان دەیوێت قڕز بیتن. ئەی پاشان ئێوە لێرە ئەمەتان بەست بەڵێ چۆن ئەم بکرێ ئەم بە شێوەیەکی ڕۆڵە چۆن ئەم ئەکرێتەوە دەکرێتەوە. ئەمە بیدایەتی ماتۆڕەشی لە بۆ دانرایە زۆر باش بەس کاتی ئەوە هات ماتۆڕەکەی کۆنتترۆلی نەبوو. ئەمە هەستین ئینڤێرتەرێکم لە بۆ زیاد کرد کە بتوانانی کۆنتترۆلکەی بۆ خۆم زیادن کرد بەرێ هەر نەیبوو کە بتوانانی سرعەتەکەی زیادکەی بە پێی ئەوەی کە دەستگایەکە دەیباتن. ماتۆڕێکی هەیە لەگەر گێربۆکسەچی لەسەر ڕۆڵەی دەسوڕێتن سرعەتی ئەم بەشە تەنزیم دەکرێت لەگەر بەشی دووە. باش ینی سرعەتەکە لە دەست خۆتە لە دەست خۆمانە بەڵێ ئەمە ئەگەر بتەوێت بە ماوەیەکی کەمتر ئینتاج دەستکەوێت بەرهەمە دەستکەوێت سرعەتەکە زیاترەکەیت بەڵێ بەس ئەو کاتە لە کوالیتیەکەی کەم ناکاتەوە بۆ منە هەندێک بەشی هەبێت ئەو ئیحتیمامە ئەو گرنگی پێ نەدرێت و یعنی لە کۆتاییە بەرومەکە نەقسی نابێت ئەگەر سرعەتەکەی زۆر بێت ئاخر بەسجێ بە گوێرەی سمک دەگۆڕێتن یعنی ئەتوگەر سم کرد سرعەتەکەش ئەگەڕێتەوە بۆ سەر سمکەکە بەڵێ هەتا سومکەکە ئەستورترێ بێ خێراکی کەمتر دەبێ بەڵێ. ئەو کارگەیمە حسابکە 11 مەترە درێژەکەی ئەو لاش ڕۆڵەکانی شێوەی دەوێت تقریبانەوە پێویستمان بە 18 مەتری خۆی بەس ئێستا دامان ناوە 13 مەتر جێەکەمان گسکەیە بە تەمانی ئینشاڵڵا هاوکاریمان کە حکوومەت جێمان لۆ دابین بکە لە بۆی دابنین جەمەلۆنیش ئەو خیاسی ئەمە دەمانەوێت ئەتوانین هەتا 20 مەتر تولی جەمەلۆنی لێ بدەین یعنی لە 20 سامتینەوە تا ئەتوانین 20 مەتر تولی درێژی دروستکەی هەر ئەوەندەی کە برێن بەو سیارێک کە برێن بکەوتە سەر بگاتە مەشروعی ئەو ئینتاجێمە. کاکشاکی باسی هەنگاوی یەکەمت بۆ کردین کە مادەی سەرەتایەکەی چۆن هاتە لای ئێوەوە چۆن بە شێوەی ئەو ڕۆڵە خۆشتان سوعەتەکانتان دیاری کرد و هاتە ئەم هەنگاوە ئەمێ بۆم باسکەی ئێوە لە پاش ئەم هەنگاوە چی بەسەر ئەو مادە سەرەتایە دێنن سەرەتا دێتە ناو دەستگای برنچینکۆ ئەم دەستگایەمە لێرە بۆستینەوێ ئەم دەستگایان بۆ باسکەیت ئەم دەستگایە ناوی چییە درێژی تا چەنە توانای هەیە و پانیەکەی تا چەنە توانای هەیە باڵێ ئەمە پانیەکەی هەتا مترێک و 10 سانتیم دەتوانین دروستی بکەین بەس ئستاندارد بەخۆی مترێکە مترێکە بەڵێ ینی احتیادی لە بۆ دانرایە دوو ڕۆڵی لێ تەرک دەکەین لە ئاخیرەکەی لە بەرەوەی مترێک خەرک مترێکی دەوێتن. ئەم جیازە ئەمە ئامێرە ناوی چی بوو؟ ئەمە دەستگای چینکۆیە دەستگای چینگۆیانی خاص بە تایبەت دروست کراوە بۆ چینکۆ هیچی تری پێ ناکرێ نەخێر. زۆر باشە ئەی درێژی چەنە ئەتوانێت بە پێی ئۆردەرە یان چۆن پێی ئۆردەرە هەتە جێگات هەبی دەتوانی درێژیەکەی دابین بکەین بەس بەداخەوە جێگامان زۆر کەمە یعنی حەقوایە حکوومەتیش یارمەتیمان بداتن کە بتوانین پیشەسازی پێش بێخین لێرە جێگایەکەمان زۆر کەمە بەڕاستی نە جێگای خەزنیمان هەیە نە جێگای دەستگایەکەمان هەیە بە خۆت بە چاوی خۆت دەبینی و دەزانی چۆن ڕێکمان هەیە خستووە. زۆر باشە یێتە ئێرە سەرەتا کە دێتە ئێرە سەرەتا ئێرە عەفوم ببوورە لێکوانە دەبی تەنزیم بکرێتن چۆن دەڕوا سەرەتا ئێرە تەنزیمکردنە چۆن دەڕواتن چەند لەولای بیت چەند لەولای بیتن ئەوە سەرەتایە دابەشکردن هەتا ئەوەی تەنزیم نەکەی هەتا ئەوەی ینی جێگیر نەکەی ناتوانانی بێ ئێکوانە ئەوە جێگیرکردنەکەی ئەولایە دەتوانین جێگیریکەی دوایوی دێتە ئێرە چەند ڕۆڵێکی لێیە زۆر باش ئەم ڕۆڵانە هەمویان یەک ئیشەکەن یان جیاوازن نا جیاوازە سەرەتا لە وەسەتی دەست پێ دەکاتن لەبەر ئەوەی ئەو پلێتە ینی خوار نەبتەوە سەرەتا لە وەسەی دەست پێ دەکاتن یاین دابەشی دووی دەکاتن ئەم ڕۆڵانە مادەیەکی خاصە متریالەکەی ینی خاصە پێدرێن SPK سەرەتا ئەو مادە 125
یعنی چی ئەوە کورتکراوەی کوتکراوەی عیلمیەکەیتی بەڵێ زۆر باش دەتوانی دوایەکە دروستت کرد ڕۆڵەکان دروست کرد بە جێرەی ئەو ئەندازەی کە دەتەوێتن دوای دەتوانی ئەوکاری بکەی هەتا 1990 دەتوانی ئەوکاری بکەی لە 1990 زیاتر ئەمە وەکو شوشەی لێت دەتەقی ناتوانین لە 1990 زیاتر ببوورە کاک شاکیرە مێ پرسیارە بکەم ئەم مادەیە تۆ لە سەرەتا باسیەوەت کرد کە گڵڤەنایزە بەڵێ بەس خۆی مادەکە ئاسنە بەڵێ ئاسنا پلێتە گەربەنایزە پلێتە بەڵێ ئەم مادەیەش باست کرد ئەمە دژە ژەنگە دژە ژەنگە بەڵێ ئەو دوو مادە تەئەکولکەن لە یەک بدرێن زەرەر بەم ڕۆڵانە ناگەێنێت ئایا ئەمانە تووشی ژەنگ نابێت یان ناخورێت بەخۆی هەردووشیان دژە ژەنگن گەربەنایز هەم دژە ژەنگە ئسپیکاش دژە ژەنگە بەس لە هەندێک حاڵەتە گڵڤەنایزیش ینی هەر ژەنگ ئەهێنێت بە مروری زەمان ڕاستە ماوە یەکێک لەو خاصە و لەکێ لە تایبەتمەندانی گڵڤەنایز ئەوەیە کە بۆ نمونە تەمەنی ئەو مادەیە درێژەکان بەس لە کۆتایی ئاسن هەر مەعاریزە بۆ ئەوی ژەنگ بێنێ ئەخر وەیە قسەکەت وەیە بەس گەربەنای دوونە گەربەنایز هەیە گەربەنایزی ئەلکترۆنی هەیە سارد گەربەنایزی گەرم هەیە ئەمانە هەمووی گەربەنایزی گەرمە یعنی بەو دەرەجە عرارەی کە دەیدەنێ بە خۆیان دەیدەنێ ئەو گەربەنایزە دەستە ناو پلێتەکەی زۆر باش زۆر درەنگ ژەنجی دەینێت ئەمێ باسی نەخشەکانم بۆ بکەیت چەند جۆر نەخشتان هەیە لەسەر ئەو چینکۆیی کە ئێمە ئەیبینین لە کۆتایە بە چینکۆیە کۆمەڵە نەخش ئەبینین ئایا ئەم ڕۆڵانە هەمووی یەک جۆر ئیشەکان یان بە پێی جۆری ڕۆڵەکان ئەگۆڕێت نەخێر ئەو بە پێی جۆری ئەندازەی ڕۆڵەکانەوە لە بیدایەتی لە وەسەد دەست پێ دەکاتن زۆر باش یعنی پێی دەرێن فلێتەکان کەم دەکاتن هەمووی فلێتە ئەوە زاویە نییە زاویەی نۆهات نییە فلێتە یاین دێتەوە فلێتەکان کەم دەباتن هەتا ئەو پلێتە خواردنە بتۆ و نەبیتە گرێگرێ ئێستا هەر ئەشی بینین یعنی ڕۆڵی یەکەم لە دووەم جیاوازترە ئەم بۆشاییە کەمتر لە چاو ئەمەیە فلێتی وێ کەمتر لە فلێتی وێ بەڵێ زیاد دەبێت تا بڕات هەتا بڕوادە ئەتە دەگەویستە ئاخری دەبیتە زاویەیتەوە دیارە ئێمە وەکو کۆگا و کارگەی وەستاموژدا سێ ستافمان هەیە ستافێکیان ئەوەیە کارگەکەی ئێرەیە قرمیتە لەگەر چینکۆ دروستکردنیەتی ستاف و بەڕێبەر و کارمەدی خۆی هەیە ستافەجتیەمان هەیە ستافی کارگەی سیمە ئەویش بەڕێبەر و کارمەدی خۆی هەیە ستافێش کە زگە لە کارگەکەی کۆگایە فرۆشتنی مەوادە پێداویستەکانی چینکۆ قرمیتە وەکو موادی ئاسن ئەویش ستافی خۆی هەیە کارمەدی خۆی هەیە بەڕێبەری خۆی هەیە ئێمە ئەو سێ ستافەیش دەکەین کارمەندەکانمان ڕێژەی کارمەندانمان 15 کارمەندە کارمەندەکان تقریبان هەمیشەینە ئێستا دایمەن ئێمە لەگەڵ دەچین کەم گۆڕانکاری هەیە لە کارمەندەکانماندا وەکو خزبەتی وەکو برادایەتی ئەمە ئیش دەکەین و بەڕێوە دەبین بە نسبەت بەرهەمهێنانمان ئێمە دەتوانی بڵێن کارگەکەی ئێمە نیمچە بەرهەمهێنا لەبەر ئەوەی ئێمە مەوادی ئەوەلی لە وڵاتی خۆمان دروست ناکرێت هیچ کارگەیەکمان نییە ئەو مەوادە ئەوەلیەمان بۆ دروست بکە ناعیلات ناچارین لە دەرەوە هاوردەی دەکەین بەڵام لێرە وەکو کارگەکانمان ئێمە دروستی دەکەین چینکۆیە قرمیتە مەچینەی سیمی تێلیە تێلی سیاجی ئەو ئیشانەی دەکەین و ئەواجەمان هەیە بۆ ئیشی حەدادی برن سوورانەوانە کارگەی ئەوەمان هەیە برن ئی بۆڕی دروستکردنی سیاجی ئەوانش بەشتی تەتەوەڕمان دروستمان کردو برێنەوەنە کارمەند بە هەموو ئیشەکان تقریبا نێزکەی 20 کارمەندمان هەیە
بیستکارمان بە میشەکان چونکی هەر ئیشانەمان نییە ئێرە ئێستا ئیشی ئاسە فرۆشمان هەیە ئیشی کارگەی سیمی لێوێن دەربەجیایە ئەو نەفرانێک کە لێرە ئیشی معمەلی دەکەن ئەوانە بەجیانە ئەوانە هەموو ئایدی خۆمانە لێرە ئیش دەکەن میشە هەموو شتێکمان دابین کردو ئەوەندی پێمان کرابی شتەکانی مەش تقریبان سەلامەتە شتەکان هەمووی کۆنتترۆلە هەمووی کۆمپیوتەرە هەموو شتەکانی تەتەوەڕی باشن زۆرترین ئەو گرفتانەی تقریبان ڕوبەڕوومان دەبیتەوە بازارە یعنی ئێستا موادی خاممان کە لە بۆ دێت موادی خام هەر ڕۆژە سعرەکە یعنی هەر ڕۆژە و سعرەکە ئەوڕۆ تەنی بە $700 سپێنی بە 750 دوای بە $800 ئەوانە سعرەکانیان دیار نییە هەموو دەمێش ئەو موادە خامە ناگاتە دەستمان یعنی ڕۆژ وا هەیە موادی قرمیتمان ئەمە پێویستیمان بە 10 ڕۆلی هەیە بە 20 ڕۆلی هەیە بە 50 هەیە دەچین لە بازار کە دەکرین ئەو کات دەکرین 2 ڕۆڵەمان بە چەند دەکەوی ڕۆڵەکمان بە چەند دەکەوی کاک شاکر من لە سەرەتا بینیم پلێتەکە کاتێک کە لەگەڵ ئەم داندا لەسەر ئەم دەستگایە بینیمان لە سەرەتا تا چەند هەنگاوێک تەنیا 2 نەخشم بینی بەس ئێستا کە نزیک بووینێتەوە لە هەنگاوی کۆتایی ئەبینین زیاد لە 4 نزیکی 6 نەخش ئەبینین ئەمە چۆن دروست بوو؟ بەڵێ لە بیدایەتی 2 نەخش دێتن هەتا 6 ڕۆڵی ئاوا دەکاتن لە 6 ڕۆڵەکەی دەبیتە 4 نەخش هەتا سید کە ئاوا دەکاتن لەوی دی دەبتە 5 نەخش هەتا دویت کە ئاوا دەکاتن هێدی کەم دەبتەوە دەبتە 6 نەخش لێکوانە پاشی 6 نەخشەکەی دەڕواتن 4 ڕۆڵێت کە دەڕواتن ئەو جارە تەقوێ لە بۆ دروست دەکاتن ئەگەر سەرنجی بدەیە ناوەندەکەی تەقوێ لەبەرەوەی ئەو پلێتە زۆر خوار نەبیتەوە یاین تەقوێکی بدەیە زۆر باش بەڵێ یعنی ئێستا لە کۆتایی کە ئێمە نزیک بووینەتەوە 6 نەخشمان هەیە 6 نەخشمان هەیە ئەویش پشت بە قوڵی ئەم ڕۆڵەکانە بەست بەڵێ ئەو مواد ئەوەلیانەی کە ئێمە دەیهێنین لە چەند وڵاتێکی جیاوازەوە دێ وەکو پلێت بۆ نمونە ئێستا لە تورکیا دێتن لە ئیران دێتن لە ئوردن دێ لە سین دێ ئەوانە لە ڕێگای سنوورەکانی هەرێم کوردستانەوە داخل دەبێ و ئێمە زۆر جاریوا هەیە لە دەرەوە دەیکڕین عیلاقاتمان هەیە وەکو بازرگانی هەندێک جاریشێ بە ناچاری یان ئەوێ پێویستیەک هەیە لێرە ئەمە دەیکڕین وەکو بەرهەمەکان خۆی ڕێژەی زۆرە ئێستا بۆ نمونە پلێت 040 هەیە 050 هەیە 060 هەیە ئەو بابەتانەی کە ڕۆژانە نەدەڕوە 070 و 080 وانە هەیە بەڵام ڕغبەتی کەمترە و ئاڵوگۆڕشتوای کەمتر لەسەرە ئەلوانیش ئێستا وەکو ئێستا ئەو ئەلوانانەی هەیە سوور هەیە ماڕۆنی هەیە شیری هەیە گەڵبەنایز هەیە ئەو عادەتەی کە ئێستا زۆر بەکاردێ گەڵبەنایزەکە زیاتر بەکاردێ لەبەر ئەوەی تێچووی کەمترە نرخەکەی کەمە و هەروەها خەڵکی زیاتر لەسەر ئەو تێسوەکەمەی ڕاهاتووە بەکاری دێنێ بەڵام لە بەرنامەماندا هەیە و ئینشاڵڵە لە مودەیەکی زۆر کەمدا هەندێک ئەلوانی تر کە لە بازاڕدا نییە ئێمە دایانهێنین بۆ نمونە ڕەنجی توڕابی خۆڵی ئەوە لە بازاردا نییە خەڵک ئەگەر ئەو ناعشتەی بێت دەبێت تەڵەب بکات و بە تەڵەبێکی زۆر بۆی دێتن داخل دەبێ بەڵام ئێمە بەتەماینە ئەو ڕەنگە بێنین ڕەنجی سەوز لە بازاردا نییە ئێمە بەتەماینە بهێنین بە بازار و بیکەینە بەرهەم و بیدەینە کڕیارەکانمان کاک شاکر تقریبا گەیشتینە کۆتا هەنگاو بەڵێ
ئەو نەخشانی کە پێویست بوو لە پلەتەکە کراک بوو ئێستا بووە چینکۆیەک ئەمە باسی عملەی بڕینم بۆ بکەیت. عملەیە بڕین بە هایدرۆماتیکی دەکرێتن هایدرۆماتیک و PLC بە سیستەمی هایدرۆلیکە هایدرۆلیک بەڵێ کە لەوێن دەر ئینکۆدەر هەیە ئینکۆدەر بە پاڵس دەیژمێرێ کە ئەتو ئەو ملیمەی دەدەیە بە ملیم دێتن ملیمەکەی دەدەیە کاتی گەیشتە ملیمی خۆی سلۆ داونی هەیە ئەو سلۆ داونە سرعەتەکەی زۆر کەم دەکاتەوە هاتە بتوانی لەو جێگای مەبەستە ڕای بگری پاشی هەنجی ئیعاز دەداتە فەرمان دەداتە هایدرۆلیکی کە بتوانی بێ بڕێ. ئەمێ بۆم باسکەیت ئەم کردارانەی کە باست کرد لە ڕێی چیەوە تەحەکومی پێوەک لە ڕێی چی و سەیتەری بەسەرا لە ڕێی PLC و شاشەیە PLC ینی شاشە PLC و شاشە PLC پرۆگرامێل لۆجیک کۆنتترۆل یعنی دەتوانی پرۆگرامەی پرۆگرامکەی PLCەکەی پرۆگرامکەی بە جێرەی ئەو دەستگای کە ئەتو ئۆپراتۆریەکەی دەدەیە بەجێ سیستەمەکە تەواو ئۆتۆماتیکە فول ئۆتۆماتیکە بەڵێ فول سەیفتیشە ینی سەلامەتیشی گەلک زۆرە. زۆر باشە من ئەمەوێ پرسیارە لێ بکەم دەربارەی چینکۆ بە ئەزمونێکە خۆت لەم بوارەیە هەتە ئەمەوێ بپرسم زیاتر چینکۆ بۆ چ بوارێک بەکارێنیان بەواتایەکی تر پرسیارەکە بکەم ئەو هاوڵاتیانەی کە چینکۆ لە ئێوە ئەکڕن بە زۆری بۆ چ ئیشە بەکارێن؟ بە زۆری بۆ کۆگایەکان بەکاردێ بۆ ماڵەکان کە دەتوانن برین سێبەرێک بۆ سیارەکان دروستکەن بۆ زۆری بۆی بەکاردێتن. بەخوای تقریبا منافەسە دروست بووە بەو نوعی بەس ئیشەکانی مە کە هەم بە زۆریە برێنوانەکە ئیتازمان زۆرە هەم قرمیتەکەش بزانم ئەوەی کەسدای نەناوە قرمیتەکە لە کنەخۆمانە و منافەسەی وەمانە بەس هەر بە خۆماش محاولە دەکەین ینی کەمتر سعر کەمتر شتی وها ینی بگاتە دەست ئەو نەفەری مشتریانێکە تەلەبیانەکە تا ئێستا بەس بۆ کوردستان بوو بەس ئێستا مشتریمان هەیە مشتری بەسڕامان هەیە مشتری مووسرمان هەیە مشتری ئەوانی دیکەمان هەیە ینی ئەو مشتری ئەتوانین تقریبا خاستن ئەو قرمی تاتوانین لە بە هەموو کوردستان وڵانێ بای دەرەوەش بکە چینکۆیەکەش معمەلی چینکۆی بڕێک زۆرتر ئەوانیش ئەتوانێت چی بێوێ جێبەجێ بکەن لە بۆ کوردستان و لە بۆ عێراقیش بینێرنە دەرەوە. کاک شاکر ئەبینم یەکێک لە بەرهەمەکانی تر لەم کارگەیە بریتە لە قرمیت جارە پێشەوەی بە هەنگاوەکان دەست پێ بکەین ئەمێ بزان قرمیت چییە؟ قرمیت شێوەکە وەکو جەمەلۆن بەس فۆرمینگکەی فەرق دەکاتن یعنی شێوەی خواردکردنەوەی فەرق دەکاتن بەڵێ لە بۆ جوانی زۆری ئەوە لە بۆ سێبەر بەکاردێک کە کەپرێکی بۆ دروستکەی کە جێگای سێبەری بۆ دروستکەی لە بۆ دانیشتن و یان لە بۆ سیارە و لە بۆ دیکۆری ماڵێر بەکاردێت. زۆر باشە ئەم مادە سەرەتایی هەمان مادەی سەرەتایی چینکۆیە یان جیاوازە؟ هەمان مادەی سەرەتایی چینکۆیە بەس ئەوە ئەلوان دەکرێتن ئەلوان دەکرێت سبوق عراری دەکرێت بەڵێ ڕەنجی برێن ڕەنجی بە گەرم ڕنگ دەکرێتن کە لە بەر ڕۆژێ بتوانانی مقاومەی حتا دەست بۆ یاخی حراریە بەڵێ زۆر باشە تقریبا ئەبینم زۆربەی هەنگاوەکان هەمان هەنگاوی چینکۆیە بەس کە ئەوەی جیاوازیەک ئەبینم تایە بریتە لە قاڵبەکان لە ڕۆڵەکان بەڵێ شێوازی تەشکیلکردن و فۆرمینیان جیاوازە مێ باسی ئەو جیاوازیان بۆ بکەیت بەڵێ حتا جێگای کە دەتوانی پلێتەکەی دابنەی هیچ فەرقێکی وای نییە وەکو یەکە بەس لە شێوەی ڕۆڵەکان بیدایەتی دەست پێ دەکاتن وەکو ئەوەلی بەس فلیتەکان فەرق دەکاتن یعنی نەک وەکو جەمەلۆن لە دووی دەست پێ بکاتن لە بۆ چاری و لە چاری لە بۆ پێنجی لە پێنجی لە بۆ شەشی دەست پێ بکاتن ئەوە بیدایەتی ئاخیری هەمووی وەکو یەکە بەس فلیتەکانی فەرق دەکاتن. زۆر باشە هەمان هەنگاوە تا ئاخیر لە ئاخیریشە لە کۆتایەکەشە هەمان شکلی چینکۆی هەیە نا فەرق دەکاتن لەوێندەر لە ئاخیرەکەی ئەوە کاتینجی هەیە لەگە پرێسینجی کاتینگەکە دەبڕیتن ئەو ئەندازەکە دەیبڕێ ئەو ئەندازەشی کە دەدێ پرێس بکاتن ینی تەقوێ بکە بە قووەتی بکاتن ئەو قرمیتەی وە شێوەکی دیکۆرەشی جوانی بداتێ.
کاک شەکرەمێ باسێک لە قیاساتکەین لە ڕووی قیاساتەوە جیاوازی بکەین لە نێوان مادی قرمیت لەگەڵ چینکۆکەیە جیاوازیان چێ لە ڕووی قیاساتەوە ئایا ئەمیش هەموو جۆرە قیاساتێک ئەبێ بە پێی ئۆردەر ئەبێ ئەمیش بەڵێ ئەمەش پێی ئۆردەر دەبێتن بەخۆی کە لە دەرەوە دەهات سێمەتری دەهات ینی ئەو قیاسە نیە بەس ئێستا مە دەتوانین 3 مەتر و 1 سانتین لێ بدەین یان 20 مەتر و 10 سانتین لێ بدەین بە پێی ئۆردەری ئەو شخصەیە کە تەلەب دەکاتن زۆر باشە کەڤەرێکە بینیم بە دەوری ڕۆڵەکانە ئەو کەڤەرە چییە؟ ئەم کەڤەرە سەیفتیە یعنی سەلامەتیە لەبۆر ئەوەی کە ئەو ئۆپراتۆری لەسەر ئیش دەکاتن سەلامەتی ئەوە دەستی نەکەوتە بەرێ و هیچ زیانەشی پێ نەگەیەنێت. کاک شاکیر حەزەکەم باسێک لەم ئامێرە بۆ بکەیت ئەم ئامێرە ناوی چییەوە ئیشی چیەوە چی بەرهەمێنێ لەم کارگەی ئێوەیە؟ ئەم ئامێرە چین لنگ مەشێنە یعنی تەلی دروست دەکاتن تەلی پەرژین دروست دەکاتن سیاز بەڵێ ئی پەرژین سیاز دەکاتن ئەم تەلەمان لە بۆ دێتن لە وڵاتی تورکیا ئەمەش تەڵەکەی گالڤانایزە 180 گالڤانایزی عین لە مەترێک مربح 80 غرام گالڤانایزی لێدرایە گالڤانایزی گەرم. کاک شاکیر من ئەمڕۆ هەستم بە شتێک کرد لەم کارگەی ئێوەیە کۆمەڵە لە جیهازەکان دەستکردی خودی خۆتە ئەم جیهازەش بە هەمان شێوە خۆت بەرهەمەتێناوە دروست کردووە؟ بەڵێ ئەمە پێشتر جیهازی تورکیمان هەبوو مەشاکیلی گەلێک زۆر بوو جیهازی تورکیەکان ویستم مەشاکیلەکانی لەسەرەوی ببڕم بەس بە خۆت دەزانی کە مەشاکیلێکی عەلدەکەی لە زیێشکە مەشاکیل لە بۆ دروست دەکاتن من وام پێ باش بوو بە خۆم دیزاینەکەی بکەم و دروستی بکەم. زۆر باشە ئەمەوێ هەنگاوەکانی ئەم سیاجەم بۆ یعنی چۆن ئەم جیهازە ئەم پارچەیە ئاوالێکەوەی کا بەو سیاجە ئەمێ هەنگاوەکانم بۆ باسکی لە سەرەتا هەنگاوەکان تەلی لە بۆی دادەنەین بەناو ڕۆلێکدا دێتن ئەم ڕۆلە بەس لەبەرەوەی سپرینگەکەی سپرینگەکی هەیە سپرینگەکەی زۆر لا بداتن دوایە دێتەوە ناوڕۆلەشتکە ڕاستی دەکاتەوە ئەم ڕۆلە دوو ئیش دەکات هەم ڕاستی دەکاتەوە هەم دەیگریتن چەمبیگریتن لە بۆ ڕاکێشانی کەلێکوانە خواردنە بتۆ و بەڕاستی بڕواتن تەلەکە. زۆر باشە من سایل تەبری دەبینم. بەڵێ ئەو سایل تەبرید لەگەر ئاوی تێکرد دەکەین ئەم سایل تەبریدە لەبەر ئەوەیە دوو ئاسن ئەگەر لەگەیەک لە سەیەک بخشێتن خورانی پێیا دەکاتن دەخورێتن ئەم سایل تەبریدە نایلی گەرم بیتن بیخوری عمری حەلەزوونەکە و عمری مەستەڵەکە و زیاد دەکات. تۆ ئاماژەت بەوە کرد کە ئەمە لە وڵاتی خۆمانوە لە کوردستان وە خۆت دروست کردووە ئایا لە بۆردی کارەبایەکەیە ڕەچاوی ئەوەت کردووە کە ئەو بۆردە بە زمانی کوردی بەڵێ بە زمانی کوردیمان داناوە و زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی بەڵام هەر زمانێکمان بووە دەتوانین دای بنین بە جۆرەی ئۆردەرەکەیە کە کابرا بە چ زمانەشی دەوێتن ئەمە دەتوانین لە بۆی دابینێت. زۆر باشە دوایەوە یەتە ئێرە چی بەسەر ئەو تەلایەت چۆن ئەبێ بەم شکڵە بەم شێوەزە کە ئێمە ئێستا بینین لێرە بەس میکانیکمان هەیە بە میکانیک دێتن هاتە ئێرە دەڕواتن لە دوایەوی دەبتەوە پنیۆماتیک ئەمە دوورینەوەیە بەڵێ تێکی هەر لە چێشتن دوورینەوەیە لە دوو بەشی پێک دێتن میکانیک و پنیۆماتیک ئەمەش بە کۆنتترۆلی PLC کۆنتترۆل دەکرێتن کە بتوانانی پرۆگرامی بدێ و چۆن ئیش بکاتن ئۆپراتۆریەکە. زۆر باشە بەستەوە بەس ئەمە ئامێرە دروستکردیان ئامێری تریش دروست نەخێر چواردانە ئامێرم دروست کردووە ئامێرەیان هەر نەبووە بە خۆم دیزاینم کردووە هەر نەبووە عین لە دنیا بەڵام ئامێرە هەیە لەمەی هەیە بەس ئەوەی دروستم کردووە درێلێکم دروست کردووە کە 6 کون بەجارێک دەکاتن و 180 دەرەجە دەیسوڕێنتن و ئیشەکەمان زۆر سەرع دەکات بە 17 سانیە بۆڕێکمان بۆ کون دەکات 6 کونی تێ دەکاتن بە 17 سانیە خۆمە بینیم هەر بە هەمان شێوە خەریکی دروستکردنی ئامێرێکی هەمان شێ ئەمە باسێکم لەوە بۆ بکەیت ئەگەر ئامێرێک لەمە دروستکەیت مدەی چەنی ماوەی چەنیەوێ ماوەی مانگێکی دەوێت چکە ئێمە موسسە نینە موسسە یعنی دەبی شتەکان بە تەرتیب بیتن هەرکەس ئیشی خۆی بکە ئەمە بە خۆمان ستافەکەمان ئۆندە زۆر نییە هەموو ئیشەکان بە خۆمان دەکەین
و مهندسێکی کارەباشمان هەیە برین ئەلکترۆنی و کارەبایە ئەو ئیشی کارەبایەکە پەیوەندی بەمەوەنیە ئەو ئیشی ویە پرۆگرامۆشتانە ئەوە ماوەی مانگێکی دەباتن بەس ئەگەر بکرێت و بکەێنەوە ئاسەسا بە 2 ڕۆژ دەتوانین جیهازەکی تەواوکەین. ئەی پانی و درێژی ئەو سیاجی کە تۆ بۆ نمونە کەسێکێ بۆ لای تۆ داوات لێکە ئۆردەرێکەکە بۆ ناڵێ پانی 2 مەتر تۆ لەم جیهازە ئەتوانی 2 مەتریان کەمتر لە 2 مەتریان ئەو پانیە ستانداردە بەدەستە خۆمانە هەرچەندە دەبوێتن دەتوانین ئەمە درێژی کەین پانیەکەی وە درێژیەکەش دەتوانین چەندی بمانەوێت دەتوانین دای بنێ. خۆی معاملەکە ئەوە باشە خەڵک لێ ڕازێ بەزەر بە تەلەبە یە ساعت کابرا قیاعاچی دروست دەکا پێویستی بە جەمەلۆنی 10 مەتر و 10 سانتینە لە دەرەوە لۆی نایە لە دەرەوە زۆر هەتا 6 مەتری لە بۆی دێ ئەمە توانین نارم هەتا توانی 20 مەتری توانی دروستکەین لەسەر تەڵەبی کابرای 5 مەتر و 5 سانتینی دەوێت 5 مەتر و 5 سانتینی دەوێت 5 مەتر و نیوی دەوێت 8 مەتر هەر قیاسەشی دەوێت لەسەر تەلەبی ئەو مشتریە مشتریەکانیش هەمووی بە زۆربەی زۆریان لەگەر ئەو وەستایە کە ئەمە ئیتفاقکەین ئەو وەستایی کە ئەو ئیشەی دەگرێتەوە. کاک سەردار ئەمەوێ باسێک لەم ئامێرە بکەین زانینەمە ئامێرە چیە ناوی چیەوە بۆ چ ئیشێک لە کارگەکەی ئێوە بەکارهێنن؟ مڵێ ئەم ئامێرە کولەن دروستکراوەی خۆمانە بە میکانیک و بە دیزایانی کارەبا و بە هەموویەوە ئەوە لە بۆ خواردکردنەوەی بۆڕیە دەتوانێت بۆڕی مدەوەر بکات دەتوانێت قوسی بکاتن. چەند جۆری پێ خوار دەکرێتەوە؟ تقریبا هەر قالبێک کە لەسەری دابنەی دەتوانێت پێی خوار بکاتەوە ینی لە نیو ئینجەوە هەتا 3 ئینچ هەتا سمکی 3 میل لە قوتیشەوە 20 بە 20 هەتا 80 بە 80 دەتوانین پێی خوار. واتە ئێوە ئەگەر بۆ پشت بەم قاڵبانە ئەبەستن ئەگەر بۆ نمونە تەوێ قاڵبەکان بگۆڕی قاڵبێک گەورەتریان بچووکتر دابنێن لە ڕێ ئەمەوە ئەکرێتەوە قاڵبەکان دەردێتن پێویست دایدەنین بڵێ هەرچە قالبەکە دەبی بگۆردرێت. ئەی لە ڕووی کارەباییەوە ئەمێ لە ڕووی کارەبایە ئەم جیهازم بۆ باسکەیت. لە ڕووی کارەبایەوەشەوە شاشەیەکی هەیە عەقلی هەیە بە خۆمان دیزاینمان کردووە زمانەکانی کوردی تێدایە عەرەبی تێدایە ئینگلیزیشی تێدایە بە 3 زمان ئەوەی کەویستی مەسەن وڵاتەکەی ئێمە الحەمدولله خەڵکێکی زۆری تێدا زمانی مختلفەیە ئێمە زیاتر بە کوردەکەی باز بکەین ڕێکخستنەکانی هەیە ئەوە قالب و شتەکان کە ئێمە دەگۆڕین پێویستە ئێمە هەندێک داتا داخل بکەین وەکو چەند بێتە خوارەوە چەند مەترە قالبی چییە ئەوانە دەبی داخل بکەین مەسە ئێمە بۆڕی خڕ لێ دەدەین یا بۆڕی مربع لێ دەدەین لەسەر شاشە ئێمە دیاری دەکەین بە 3 شکلشیش دەکاتن دەستی هەیە نیوە ئۆتۆماتیک هەیە و ئۆتۆماتیکیش هەیە دەستێکی کە هەمووی بەدەست هاتوچێ پێ دەکەین تەحەکوم کاملەن بەدەستە چ هاتنە خوارەوە و چوونە سەرەوەی چ ڕاست و چەپکرد هەر سێتی جاکەی هەیە بڵێ چەپ و ڕاست دەڕوا بۆ سەر و خوارش دێتن بۆ خوارەوە کە دێتن بۆ ئەوەی کە زەختێکی لێ بکە بۆ ڕێەکە خوار بێتەوە ئەوەش کە ڕاست و چەپ دەکەن نقطە بە نقطە بۆ ڕێەکەمان بۆ قەوز دەکاتن حاڵەتی نیوە ئۆتۆماتیکیش بۆ هاتوچۆی درێژەکەی وەکو بڵێن بەدەستە بەڵام بۆ بڵندی ئۆتۆماتیک خۆی دێتە خوارەوە قیاسەی کە ئێمە داوامانێ ئۆتۆماتیک خۆی دێتە کاک سەردار ئەمەوێ باس لە قیاسات بکەین قیاسات تا چەند ئەتوانێت قیاسات هەر چەندێک بێوێ دەتوانێت ینی مەحدودمان نەکردووە لە بۆ ئەستوری و لە بۆ سمێک مەحدودە بەس لە بۆ درێژی مەحدود نییە ینی دەتوانێت 1 مەتر لێ بدات دەتوانێت 6 مەتر لێ بدات دەتوانێت زیاتر لێ بدات محدود نەکرایە. کاک شاکیر ئەمێ باسێک لە مینتێنانس واتە چاکردنەوە سیانە بکەین ئێمە ئەزانین ئێوە لێرە ئەمڕۆ چەند ئیشێکمان بینی کە ئێوە
لێرە ئینتاج بەرهەمیان گومانیتیانە کە ئێوە پێویستان بە سیانە ئەبێ لێرە ئێوە تا چەنە گرنگیتان بەلایەنی مینتێنانس چاکردنەوە داوە چاکردنەوەی ئەمانە هەموو حمرێکیان هەیە مەسەڵەن ئەم ڕۆڵانە کە دروست کراوە 5,000 سعات ئیش بکاتن یەک مایکرۆ یعنی 0.1 دەخورێتن ئەمە دەتوانانی هەتا 15,000 سعات ئیش پێ بکەیت ئەو کاتی توای ڕۆڵەکان بگۆڕی چونکە ئەو قیاسێکە دەدەوێتن ئەو ئەندازێکە دەوێتن نامێنێتن ئەی لە ڕووی عاتڵاتەوە کاتێک کە ئەمانە عاتڵ ئەبن تۆ بۆ خۆت چاکی ئەەکەیتەوە یان بۆ منە ستافی شارەزای لە دەرەوە بۆ ئێهێنن نا هەمووی بە خۆم چاک دەکەم یعنی زۆر شتی هاتبوو نقصان بوو ئەمە بۆمان وەکو سیستەمی ساردکەرەوەی نەبوو هیچ کامەشار سیستەمی ساردکەرەوەم بۆ دانا و یەکێکیشیان کاتینکەی تەواو نەبوو دوو کرێکاری زیاد دەویست کە بتوانی زەمانەکان لە بنلا بدا ئەویشمان هەر گۆڕی بەجارەکی گۆڕیمان سێم جار ئەمانە هەمووی یعنی لایف تایمیان هەیە ئەو ماتۆرانە ماتۆر سێڤۆی هەیە و ماتۆری احتیادی هەیە نۆرمالی هەیە لایف تایمی هەیە لایف تایمەکەی کە تەواو بوو دەبی ماتۆڕەکەی بگۆڕی پێشی ئەوەی عاتڵبی دەبی بیگۆڕی کە نەک لە ناو ئیش مەحتەل بکات.